نوری مالیکی بۆچی دەترسێت؟ سەدر بێجەنگە و عامری و مالیکی لە لێواری مەرگدان. سەرکردە باڵەکانی عێراق وەسیەتنامە دەنووسن. لەنێو پێشەت و ڕوودا و گۆڕانکاریە نوێیەکانی ناوچەکە و سووریا لەلایەک و جەنگی ئیسرائیل دژ بە شیعە و ڕاماڵینی ڕژێمەکەی ئەسەد لە لایەکی دیکە، میلیشیا و گروپە شیعەکان لە ئێران زیاتر کەوتونەتە خۆیان و زیاتر لە دەسەڵاتدارانی ئێرانی دەترسن. لەنێو ئەو کاراکتەرانەی کە سەرپەرشتی و ژمارەی یەکی دەسەڵاتی شیعان لە عێراقدا زیاتر لە هەمووان نوری مالیکی و هادی عامری دەترسن و هەرچی سەدر و سوودانیشە بێجەنگن و تەنها سەرقاڵی وەرگرتنی ئامۆژگاری ئەمریکیەکانن. سەرکردە شیعەکان لە ترسی درۆنی ئیسرائیلی شەوانە پایتەخت بەجێ دەهێڵن بۆ نێو ئەو باخە تۆڵ و بارەگانی هێنیانەی کە تەنها خۆیان و چەند پاسەوانێکیان پێدەزانن. لەگەڵەوەی هەندێکی تریان وەکو قەیس خەزعەلی بەرپرسی گروپی عەسایب و ڕەیان کلدانی و ئەبوو ئالا و فالح فەیاز تەنانەت نزیکەکانیشیان نازانن لەکوێن و لە چ شوێنێکی نهێنی خۆیان حەشار داوە. ئەم دۆخەش تەواو پێچەوانەی و دۆخەیە کە پار ساڵ لەم کاتەتا بۆ هێز ئەمریکیەکان و هاوپەیمانەکانیان لە عێراقدا دروست کرابوو کە موشەکبارانکردنی بنکە سەربازیەکان و هەوڵی دەرکردنیان لە عێراق و کوشتنی دیپلۆماتکارەکان کاری لە پێشینەی ئەو گروپانە بوون. بەپێی زانیاریەکانی ئەژانسی ڕۆیتەرز لە ساتەوەختی هەڵاتنی ئەسەد تیمێکی سەربازی و هەواڵگری تایبەتی ئیسرائیل چوونەتە نێو کۆشکی کۆمەری سووریا و بارەگەی هەواڵگری حکوومەتە بەعسەکە و تەواوی ئەو مەلەفودی کۆمنتانیان بردووە کە نهێنی بوون و دەستە و تاقمەکەی ئەسەد نەیانتوانیوە لەگەڵ خۆیانی ببەن لە کاتی هەڵاتن و ڕاکردنیاندا. بەپێی زانیاریەکان لە سەرەوەی لیستەکەی هەواڵگری و ناوی یەکەمی پرۆژەی هیلالی شیعی و بەرەی مقاومە ناوی هەریەکە لە نوری مالیکی، هادی عامری، قەیس خەزعەلی و تەواوی ئەو کاروەرکانەی ئەنجامیان داوە تۆمار کراون و وردەکاریەکانیان نووسراون. مالیکی پێشتر لە کاتی سەرۆکایەتی کابینەکەیدا چەندین جار هەواڵ و زانیاری تایبەتی ئێرانیەکان و سەرکردە باڵەکانی شیعی بە ئەمریکیەکان داوە و دواتریش زانیاری لەسەر قونسوڵخانەی ئەمریکا و وردەکاری ڕەگەزنامە و کارنامەی دیپلۆماتکارە ئەمریکی و بەریتانیەکان داوە بە ئیتلاعات و ئێرانیەکان. فایاق شێخ عەلی چاودێری سیاسی دیاری عێراقی لە پێگەی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکسڕای گەیاندووە بە دڵنیاییەوە ئامانجی ئیسرائیلیەکان دوای سووریا عێراق و سەرکردە و بەرپرسە شیعەکانن. هەفتەیەک پێش ڕووداوەکانی سووریا ئاژانسی ئەلمۆنیتۆر ڕایگەیاند دەستگای هەواڵگری ئیسرائیلی مۆساد نامەیەکی ناردووە بۆ واتسەپەکەی قەیس خەزعەلی، ئەو ژمارەیە کە تەنها لای هاوژینەکەی و بەرپرسی نووسنگەکەی و توار سەرکردەی باڵە شیعەیە. لە نامەکەدا مۆساد بۆی نووسیوە وەکو مۆتەکە بەسەرتەوەی. نوری مالیکی لە پەرەسەندنی ڕووداوەکان تەواو ترساوە و دەزانێت بەو خێرە یا ڕووخانی ڕژێمەکەی ئەسەد و ڕاماڵینی دەستەوتیمەکەی دەهێندە ئاسانترە بۆ ڕووخان و ڕاماڵینی ئەو هەموو گروپ و سەرکردە ناکۆک و ناتەبایەی کە نوێنەرایەتی شیعە و ئێران دەکەن لە عێراقدا.